سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 44 جەنگێکی ترسناک لە تەبەس و کوژرانی ئازیزانم. لێرەوە لە تەبەسدا جەنگ دەستی پێکرد. شەڕێک دروست بوو کە هەموو شەڕەکانی پێشووی تەبەس لە چاو ئەو بچووک بوو. 30 شەو و 30 ڕۆژ خەڵکی لە تەبەسدا یەکتریان دەکوشت، خانووەکانیان ئاگرتێ بەرەدا بۆ ئەوەی لە کاتی شەودا بتوانن مەیدانی شەڕەکە ببینن. سەربازانی ڕەشپێست و سەربازانی شەردەنیش خانووەکانیان ئاگرتێ بەرەدا، هەرچێکیان ببینایە دایان دزی و هەر کەسێکیان دەست بکەوتایە دایان کوشت. لە دیدی ئەواندا شاخدار و خازدار یەکسان بوون، هەردووکیانیانە کوشت. فەرماندەیم سەربازانە هەمان پیپیت ئاتون بوو کە باسم کرد. لە بەردەم پەرزگەی ئاموندا لە شەقامی قۆچەکان خەڵکی قەتوعام دەکرد. لە ڕادە بەدەر خۆی بەلایەنگری ئاتون نیشانەدا، بەڵام لەم کاتەدا ناوی خۆی گۆڕی بوو، ناوی پیپیت ئامون بوو. ئامی ئەم پیاوەی بۆ فەرماندەی سەربازە ڕەشەکان و شەردەنیەکان دەستنیشان کرده بوو، چونکە وای دەزانی کە شیاوترین سەردارانی فیرعەونە. لەو ڕۆژەوە کە شەڕ دەستی پێکرد، من لە مەیخانەی کلکی تیمساحدا بووم. لەوێدا برینی بەندەکانی ڕابردوو کرێکارەکانم دەپێچایەوە. ئەوان بە دلێریەوە دەجەنگان. مەرید لەو شەو ڕۆژانەدا بەبێ دابڕان خەریکی ئامادەکردنی پارچەی برین پێچی بوو. تەنانەت کراسەکەی من و کاپتای بۆ پەیەکردنی پارچەی برین پێچی دڕاندە بوو. تەهوتی وردی لەش ئاوی ئەدایە ئەو بریندارانەی کە تونیان بوو نایانتوانی بەڕێدا بڕۆن. لە ڕۆژی سێیەمدا شەڕ لە ناوچەی بەندەری تەبەس و گەڕەکی هەژارەکاندا سنووردار بوو. سەربازانی ڕەشپێست و شەردەنیەکان کە بۆ جەنگ پەروەردە کرابوون بە کوشتنی خەڵکی لە گەڕەکی هەژار نشینەکاندا خوێنیان ڕەوان کرد. هیچ یەکێک لەو دوولایەنە ئەسیریان ڕانەدەگرت. ئەگەر یەکێک خۆی بەدەستەوە بدایە یەکسەر دایان کوشت و هەر لەبەر ئەوەش باربەر و بەندەکان کە دەیانزانی ئەگەر تەسلیم ببن دەکوژرێن تا دوایین هەناسە شەڕیان دەکرد. لە ڕۆژی سێیەمدا سەرۆکەکانی باربەر و بەندەکان بۆ خواردن و خواردنەوە و خۆراک و کەمی ئاوی جۆ و شەراب هاتە ناو مەیخانەکەوە. بە منیانوت سینۆها، تۆ لێرەدا بە خۆڕایی بۆ چارەسەرکردنی بریندارەکان زەحمەت دەکێشی، چونکە ئەو هەموو بریندارەی کە تۆ برینەکەیانت پێچاوەتەوە بەدەستی شاخدارەکان دەکوژرێن. تۆ ئەگەر بتەوێ ئەتوانی لە گەڕێکی بەندەردا خۆت بشاریتەوە. لەوێدا پەناگەیەک هەیە، ئەگەر تۆ جێی خۆت لەوێدا بکەیتەوە کەس هەست بە بوونی تۆ لەوێدا ناکا. من وتم من پزیشکم، هیچ کەسێک ناوێرێ دەست بۆ پزیشکی پاشایەتی درێژ بکە. کاتێککە ئەم وتەیان بیست پێکەنین، پاشان ئاوی جۆ و شەرابیان نۆشیەوە. بۆ شەڕکردن لە مەیخانەکە چوونە دەرەوە. لە هەمان ڕۆژدا کاپتا لە من نزیک بۆ وتی سینۆها، خانووەکەی تۆ لە گەڕەکی هەژارەکاندا دەسووتێنن. شاخدارەکان سکی خزمەتکارەکەی تۆیان دڕیوە کە بەتەما بوو بەرگری لە خانووەکەت بکە. کاتی ئەوەیە جلەکانت بگۆڕی و کراسی پزیشکی پاشایەتی لەبەر بکەی بۆ ئەوەی کاهینەکان و
ئەفسەران تۆ بجل و بەرگ و نیشانەی پزیشکی فیرعەونەوە ببینن ڕێزت لێ بگرن هەوڵی کوشتنت نەدەن. مەرید بە پاڕانەوە دەستی منی کرد وتی سینۆها ئەم کارە بکە کە کاپتایڵێ ئەگەر ناتەوێ کە بۆ پاراستنی گیانی خۆت ئەم کارە بکەی لەبەر من و تەهود گیانی خۆت بپارێزە. 3 ڕۆژ بوو کە من نەنووسە بووم بەهۆی شەراب و دەرمانی وزە بەخشەوە خۆمم بە خەبەر ڕادەگرت کە بتوانم چارەسەری بریندارەکان بکەم. لەو 3 ڕۆژەدا بە هیوا بووم کە بەرگری بەندەکان و باربارەکانی بەندەری تەبەس و کرێکارەکانی تر بتوانن شتێ بە شتێ بکە خاج بەسەر شاخدارەکاندا زاڵ بکە. بەڵام لەو کاتەدا تێگەیشتم کە خاجدارەکان شکاون و شاخدارەکان سەرکەوتون. لەو کاتەدا لە تاو ناومێدی بەسەر مەریددا شێڕاندەم وتم من بایەخ نادەمە خانوەکەم ژیانی خۆم و تەهوتیش لە لای من بایەخی نییە چونکە ئەم خوێنانەی کە دەڕژێ خوێنی ئاتونی خوای بێوێنە و نەبینراوە چونکە ئاتون لە دەرونی هەر یەکە لە ئێمەدا هەیە خوێنێک کە لە ئێمە دەڕژێ هەمان خوێنی ئەوە ئەمڕۆ کە خوایەتی ئاتون لە ناو دەچێت و ئەو نامێنێ. منیش نامەوێ زیندوو بمێنم. لەو کاتەدا من ئەگەریش بمویستایە هەڵبێم کاتی ئەوە نەما بوو چونکە کۆمەڵێک لە سەربازانی ڕەشپێست و شەردەنی بە فەرمانی کاهینەکانی ئامون کە سەریان تاشی بوو بەڕۆن دەموچاو و سەری چەور کردە بوو گەیشتە دەرگای مەیخانەکە و بەسەر قۆچ دەرگای مەیخانەکەی شکاند. ئەو کاهینەکە فەرماندەی سەربازەکان بوو وتی ئێرە یەکێکە لە گەورەترین پەناکانی ئاتون هەموو بریندارە خاجدارەکان لێرەدان دەبێ شمشێر و نێزە و ئاگر ئێرە لە بوونی ئاتون پاک بکاتەوە نەهێڵن لەم جێگەیەدا کەس بە زیندوی بمێنێتەوە. ئەوان بە خێرایی لەبەر چاوی من ئەو بریندارانیان کوشت کە لە ژێر چارەسەرکردندا بوون. سەربازە ڕەشپێستەکان و شەردەنیەکان بەرز دەبوونەوە بە هەردوو پێ بازیان دەدایە سەرسکی بریندارەکان و خوێن لەو برینانەی کە من پێشتر بۆم پێچابوونەوە دەهاتە دەرێ. لەبەر چاوی خۆمدا سەربازێکی ڕەشپێست بە لێدانی گورزێک مێشکی تەهوتی بچووکی پژاند. هەم دیسان لەبەر چاومدا ڕەشپێستەکان ویستیان دەستدرێژی بکەنە سەر مەرید لەبەر ئەوەی ئەو ژنە بە سەختی بەرگری دەکرد لە 1 ساتدا دەڕمیان چەقاندە سک و سینەی مەریت و کاتێک کە من ڕام کرد یارمەتی بدەم ئەو کاهینەی فەرماندەی سەربازەکان بوو بە شاخەکانی خۆی کێشا بەسەرمدا من پەکم کەوت و ئیتر نەمزانی چی ڕوویدا. کاتێک هاتمەوە هۆش سەرەتا وامزانی کە لە دنیای ڕۆژ ئاوادام. دنیای ڕۆژ ئاوا بە باوەڕی میستێک کۆنەکان جیهانی دوای مەرگە. ڕوانی مەیخانەکە دەسووتێ بڵێسەی ئاگر بەرز بۆتەوە بەڵام لە بەردەم مەیخانەکەدا کاپتا ئاوی جۆ و شەرابی دەدایە سەربازە ڕەشپێستەکان و شەردەنیەکان. ڕووداوەکانی ڕابردووم هاتەوە بیر دیمەنی پژانی مێشکی تەهوت و چەقینی نێزەکان لە سینە و سکی مەریددا
ویستم ڕاست ببمەوە بەڵام نەمتوانی خۆم بەسەر زەویدا خشاند تا گەیشتمە دەرگای مەیخانەکە و ویستم بچمە ناوەوە خۆم بگەینمە مەریت و تەهوت لەوێ کراسەکەم ئاگری کرد بەڵام کاپتا لە پڕێکا منی بینی و هاواری کرد منی لە ئاگرەکە هێنایە دەرەوە و بەسەر خاکی کۆڵانەکەدا منی بەسەر زەویدا تلاندەوە بۆ ئەوەی ئەو ئاگرەی بەجلەکانمەوەیە بکوژێتەوە لەبەر ئەوەی سەربازە ڕەشپێست و شەردەنیەکان پێدەکەنین لەوانە بوو بمکوژن کاپتاوتی ئەم پیاوە هەم پزیشکە و هەم کاهینی پەرستگەی ئامونە چونکە ئەگەر کاهین نەبوایە نەیەندەهێشت کە لە خانەی ژیاندا بخوێنێ و ببێتە پزیشک بەڵام بەهۆی ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژەوە شێت بووە نازانێت چی بکە من لەسەر خۆڵی کۆڵانەکە دانیشتە بووم سرم خست بۆ نێوان هەردوو دەستم فرمێسک بە چاوەکان مەهاتە خوارەوە ئەموت مەرید تۆ لە کوێی بۆچی بۆنی میهرەبانی تۆ لە تەنیش خۆمەوە هەست پێ ناکەم بەڵام کاپتا بەم نیوت بێدەنگ بە لەمە زیاتر شێتی منوێنە چونکە شێتی کارەکانی تۆ زیاد لە پێویست بەدبەختی دروست کردووە بەڵام من نەمەتوانی بێدەنگ بم ئەم ناڵاندووە گریام کاپتا بۆ ئەوی ناچارم بکا بێدەنگ بم وتی گەورم ئەوە بزانە کە خواکان تۆیان لەوە بەدبەختتر کردووە کە هەستی پێەکەی چونکە ئەو نهێنی کە من نەموێرا پێت بڵێم نەمەریتیش پێی وتی ئەوەیە کە تەهوت کوڕی تۆ بوو لەبەر ئەوەی کە تۆ لەگەڵ مەریددا دەژیای ئەو لە تۆ دووگیان ببوو ئەم کوڕی ببوو بەڵام لەبەر ئەوەی کە لە ناخی دڵەوە تۆی خۆش دەویست نەیدەویست کە بوونی ئەو ببێتە هۆی ئەوەی کە پلە و پایە و ئابڕوومەندی تۆ کە پزیشکی فێرعەونی لەکەدار بکە پێی نەوتی کە ئەم کوڕەهی تۆیە چونکە لەو کاتەدا تۆ ناچارە بووی دان بەوە دابنەی کە لەگەڵ ئەودا گۆزە شکاندووە ئەو دەبووە هاوسەری ڕەسمی تۆ چەندین جار لەم بارەیەوە مەرید لەگەڵ مندا گفتوگۆی دەکرد هەموو جارێ دەیوت حەز ناکەم کە خەڵکی ژنێک بە هاوسەری ڕەسمی سینۆها بزانن کە ئەو ژنە لە مەیخانەدا خزمەتی کردووە و شایانی ئەوەی نییە لە تەک ئەودا ژیان بباتە سەر ئەمڕۆ لە تەبەس و جێگاکانی تری مسر پیاوانێک هەن کە دەڵێن ئێمە بەدەستی مەریتی خزمەتکاری کلکی تیمساح شەرابمان نوشیوەتەوە وەسینۆها گەورم ئەگەر شێت نەبوویتایە ئەو ڕۆژەی کە پێم وتی لە تەبەس بڕۆ مەریت و تەهوتیش لەگەڵ خۆتدا ببە لێرە دەڕۆیشتی بەڵام تۆ ئامادە نەبوویت ئەم شارە بەجێ بهێڵی لە ئەنجامدا دوو کەس بەهۆی شێتی تۆ کوژران من لە دوای بیستنی ئەم وتەیە بێدەنگ بووم کەمێک لێی ورد بوومەوە وتم ئایا ئەم قسەیە ڕاستە بەڵام بۆم دەرکەوت کە ئەم پرسیارەی من زۆر نابەجێیە چونکە ڕاستی بکردایە یان درۆ ئەو دوانە نەمابوون بەڵام لەگەڵ ئەوەشدا هەستم دەکرد کەوتەکەی کاپتا ڕاستە چونکە مەریتیش بەم نیوت بوو کە نهێنیەک هەیە ناتوانم پێت بڵێم دیار بوو ئەو نهێنیە هەر ئەوە بوو من لە دوای زانینی ئەم هەواڵە نەگریام چونکە ڕۆح و ئەشکی چاوم وەکو بەردی لێ هاتبوو نەمەتوانی بگریم بەڵام نەمەتوانی بیری لێ نەکەمەوە ئەم بینی مەیخانەکە سووتێ گڕی ئاگرەکە بڵێسادا و بۆنی سووتانی لاشەکانە هاتوو تەرمی مەریتی هاوسەری ئازیزم و تەهوتی کوڕیشم لەوێدا سووتا کاتێک کە دەهاتەوە یادم لاشەی کوڕەکەی من لە تەنیش لاشەی بەندەکان و باربارەکانی بەندەری تەبەسدا ئەسووتێ و ئەبێتە خۆڵەمێش لە تاو هەلاسانی خەریک بوو بەڕاستی شێت بم تەهوتی کوڕی من لە نەژادی خواکان بوو چونکە من لە نەسلی فێرعەونم واتە لە ڕەچەڵەکی خواکان بوو ئەگەر من بمزانیایە کە تەهوت کوڕی منە بە شێوەیەکی تر کارمە کرد چونکە باوک لەبەر مناڵی خۆی هەندێک کار دەکا
کە ئەو کارانە بۆ خودی خۆشی ناکا. بەڵام کات تێپەڕی بوو لاشەی هاوسەرەکەم و مناڵە ئازیزەکەم لەناو ئاگردا سووتا. من تەنانەت نەمتوانی تەرمەکانیشیان ڕزگار بکەم. بەدەستی خۆم هەردووکیان مۆمیا بکەم لە گۆڕێکی گەورە و قایمدا بیان نێژم. لەبەرەوەی شەڕ کۆتایی پێات بوو کاپتا پێمی وت وەرە با بڕۆین تۆ ببەمە لای ئامی و پیپیت ئامون. ئەوان ئێستا لە وشکانی نیلن و تۆ لای ئەوان زیاتر پارێزراوە بی. کاتێک کە چوومە لای ئەوان بینیم هەردووکیان لە گەڕەکی هەژارەکاندا لە نزیکی نیلەوە لەسەر تەختێک دانیشتوون خەریکی سزادانی خاژدارانن. سەربازانی ڕەشپێست و شەردەن سات بە سات بەندە خاژدارەکانیان دەهێنایە لای ئەو دوانە و ئەوان لەمەڕ گیراوەکان بەم شێوەیە دادپەروەریان دەچەسپاند. هەر خاژدارێک کە چەکی پێبوایە بگیرایە سەرەوژێر هەڵدەواسرا لە دیوارێکەوە شۆڕیان دەکردەوە. هەر یەکێک لە لایەنگرەکانی خاج کە بە کەلوپەلی تاڵانیەوە بگیرایە دەبوو بە خۆراکی تیمساحەکان و دەست و قاچیان دەبەستەوە و فڕیان دەدایە ناو نیلەوە. سەدان تیمساح کە چاوەڕوانی خواردنی بوون پەلاماریانەدان. خاجدارە ئاساییەکانیش کە نە چەکدار بوون و نە کەلوپەلی تاڵانیان لە ناو دەستیاندا دەبینرا قامچیان لێدان و ڕەوانەی کانگاکانیان دەکردن. ژنەکانی پەیڕەوی ئاتونیشیان دەدایە دەست سەربازانی ڕەشپێست و شەردەن کە بیان کەنە کەنیزەی خۆیان لەبەر ئەوەی کە لە ماڵی لایەنگرەکانی خاجدا چیتر نەما بوو کە سەربازەکانی ئامون و خواکانی تر بەتاڵان بیبەن. مناڵەکانی ئەوانیان بەدیل دەگرت و بۆ فرۆشتن دەیان بردنە بازار. لە قەراغی ڕووباری نیل باڵواسین و فڕێدانە ناو ڕووبار و قامچی لێدانی پەیڕەوانی خاج کوشتارگەیەک و ناوەندێکی ئەشکەنجەی گەورە دروست بوو. ئامی بۆ ئەوەی خۆشەویستی و سەرنجی کاهینەکانی ئامون بۆ لای خۆی ڕابکێشێ ئەیود من خوێنی پیس لەسەر تاسەری میسر دوور دەخەمەوە. پیپیت ئامونیش بەبێ بەزەی هاتنەوە لایەنگرەکانی ئاتونی دەکوشت و دەیدانە بەر قامچی کە بۆ کانگەیان بنێرن. چونکە کاتێک کە پەیڕەوانی ئاتون لە تەبەزدا سەرکەوتوو بوون خانووکەی ئەویان تاڵان کردبوو پشیلەکانی بە برسێتی مابوونەوە و پیپیت ئامون نەیەتوانی ئەم بابەتە لە بیری خۆی بباتەوە. لەو کاتەدا دەرفەتی بۆ پەیا بوو کە تۆڵەی خۆی و پشیلەکانی لەلایەنگرانی خاچ بکاتەوە. ماوەی 2 ڕۆژ لە کەناری قەراغنیل کوشتار بەردەوام بوو. ڕۆژی دووەم هەموو دیوارەکانی ماڵی هەژاران لە نزیک وشکانی نیلەوە بەلاشەی ئەو کەسانەی کە سەر و نگوم هەڵواسرا بوون داپۆشرا بوو. کاهینەکانی ئامون لە ڕۆژەکانی تردا بە شادمانیەوە بتی خواکەی خۆیان بەرز دەکردەوە و قوربانیان بۆ دەکرد. بە خەڵکیان دەوت چیتر لە میسر برسێتی و نەبوونی نابێ کەس فرمێسک ناڕێژێ چونکە ئامون گەڕاوەتەوە و خوایەتیەکەی دەست پێ کردوتەوە. ئامون فەڕ و پیرۆزی دەداتە ئەو کەسانەی کە باوەڕیان پێیەتی. ئێستا دەست بەکار بن لە کێڵگەکانی ئاموندا تۆ بچێنن دڵنیا بن کە ئامون بەرامبەر هەر تۆیەک کە لە خاکدا دەیچێنن دەجار دەتۆ دەبەخشێتە ئێوە. گەنم لە میسردا بێبایەخ دەبێ بەڵام نەبرسێتی لە میسردا باری کرد و نەکوشتن و بڕینیش لە تەبەزدا کۆتایی پێهات. سەربازانی ڕەشپێست و شەردەن خاوەنی سەر و ماڵ و ژنی خەڵکی تەبەز بوون. هەر کەسێ بیان ویستایە دەیان کوشت و لەگەڵ ژنەکانیاندا ڕایان دەبوارد مناڵەکانیان دەفرۆشتن. هەندێک لەو کەسانەش کە لە شاخدارەکان و پەیڕەوانی ئامون بوون بەدەستی ئەو سەربازانە کوژران چونکە ئەو سەربازانە نە ئامونیان دەناسی و
نەئاتون مەبەستیان تەنها دەستکەوتنی کانزا و ڕابواردن بوون لەگەڵ ژنەکاندا. نە ئامی توانی ڕێگەل لەو سەربازانە بگرێ و نەپیپیت ئامون یا ساوڵەکانی فیرعەون لە تەبەزدا بە تەواوی بێدەسەڵات بوون، چونکە کاهینەکانی ئامون فیرعەونیان لە پاشایەتی بەرکەنار کرد. وتیان ئەی درۆزن و نەفرەت لێکرا و چیتر نابێت لە میسردا پاشایەتی بکە، جێنشینەکەی ئەو دەبێت بێتە دەبەس و لە بەردەم ئاموندا داچەمێتەوە. ئەوسا بە فیرعەونی میسری دەزانین. لە پاژەوەی کە ئامون لە تەبەزدا هاتە سەرکار، من ماوەیەک لەوێ مامەوە، چونکە نەمەتوانی لەو شارە بڕۆم. لە ڕاستیدا وەکو ئەوەوە بوو کە هەموو جۆرە توانایەکی بڕیاردانم لێ سەندرا بێتەوە. من بە ڕێگادا دەڕۆیشتم و خواردنم دەخوارد، بەڵام خۆمم نەدەناسی. ئەدوود بوومەتە کەسێکی تر کە لە چاومدا بێگانەیە. لە فیرعەونیشەوە لە شاری ئاسۆ هیچ هەواڵێکم پێ نەدەگەیشت، بەڵام بەپێی ئەو پڕوپاگەندانەی کە دەگەیشتەتە بەس دەمزانی کە لە شاری ئاسۆشدا بارودۆخێکی خراپ فەرمانڕەوایی دەکا. ئامی بەنیاز بوو بۆ ئاسۆ بڕوا، پیپیت ئامونی کردە فەرمانڕەوای تەبەز. پاشان خۆی ئامادە کرد کە بڕوا و بەر لە ڕۆیشتن بەم نیوت سینۆها. وەکو دەزانی کاهینەکانی ئامون فرعەونیان لە پاشایەتی لاداوە، ئەویان بە نەفرەت کردووە. من دەمەوێت بۆ ئاسۆ بڕۆم بۆ ئەوەی پێی بڵێم کە دەست لە پاشایەتی کردن هەڵبگرێ و بەرگری نەکا. لەم سەفرەدا وا باشترە تۆ لەگەڵ مندا بیت، چونکە بوونی پزیشکێکی وەکو تۆ لە کاتێکدا کە من دەمەوێ ئەخناتون لە هزری پاشایەتی کردن پاشگەز بکەمەوە بەکەڵکە و ئایا دەبێت بەیەکەوە بڕۆین؟ وتم بەڵێ من دێم، چونکە وا بیر دەکەمەوە کە بۆ ئەوەی دەفری بەدبەختی من لەسەری بڕژێ، خواکان لەم ڕۆوە تایبەتمەندم بکەن. ئەم تاکە ئەزمونە تاڵەش بۆ من پێویستە. بەڵام ئامی تێنەگەیشت کە من چی دەڵێم. پاشان ئێمە بەڕێکەوتین. لە هەمان کاتدا کە ئێمە لە تەبەسەوە بەرەو ئاسۆ کەوتینە ڕێ، هوروم هەپیش لە تانیسەوە هات بۆ ئاسۆ. ئێمە بۆ ئەوەی بگەینە ئاسۆ بە درێژایی ئاوی نیل دەڕۆیشتین بە پێچەوانەی ئاڕاستی ئاوەکە. بە شێوەیە کە من دواتر زانیم لەسەر ڕێگەی هوروم هەب دانیشتوانی شارەکان پەرزگەی کۆنی ئامونیان کردبەوە و بتی ئامونیان ڕاست کردبەوە. بەڵام هوروم هەب ڕەخنەی لە ئەوان نەدەگرت، دەیویست زووتر بگاتە ئاسۆ، چونکە ئەو پێشبینی ئەوەی دەکرد کە ئامی بەتەمایە لە میسردا دەسەڵاتی تەواو بگرێتە دەست. هوروم هەب حەزی نەدەکرد ئەو پیاوە لە سەرزەمینی نیلدا دەسەڵاتێکی ڕەها بگرێتە دەست. کاتێک کە ئێمە لە ئاسۆ نزیک بووینەوە، بۆمان دەرکەوت کە شاری ئاسۆ وەکو شارێکی نەفرەت لێکراوی لێ هاتبوو، چونکە هەموو ئەو ڕێگایانەی کە دەگەیشتنە ئەو شارە لەلایەن کاهینەکانی ئامون و شاخدارەکانەوە بەسترا بوو. نەیان دەهێش کەس بۆ ئاسۆ بڕوا. ئەو کەسانش کە لە ئاسۆ دەهاتنە دەر بۆ شوێنێکی تر بڕۆن، بەمەرجێ
ئازاد بوون تێپەڕن کە قوربانی بۆ ئامون بکەن، نیشانی بدەن کە باوەڕیان بە ئامونە. بە پێچەوانەشەوە قامچیان لێدرا و دەیان ناردنە کانگا لە ڕێگەی ڕووباری نیلیشەوە کە شاڕەی شاری ئاسۆیە. کەس بەبێ پرسی کاهینەکانی ئامون نەیەتوانی تێپەڕێ، چونکە ئەو کاهینانە ڕووباری نیلیان بەهۆی زنجیری مسەوە بەستە بوو. بەڵام لەبەر ئەوەی ئامی بۆ ئەوە دەڕۆیشت کە فیرعەون لە پاشایەتی لا بدا، کاهینەکان دەیانزانی کە ئەو لە هاوپەیمانەکانی ئەوانە زنجیرەکەیان بۆ تێپەڕینی کەشتێکە کردەوە. ئێمە تێپەڕین. کاتێک کەشتی ئێمە گەیشتە ناو شارەوە، من لە بینینی باخەکانی ئاسۆ سرم سۆڕما، چونکە گوڵ و سەوزەکان لە باخەکاندا وشک ببوونەوە و بە درەختەکانەوە دیار بوو کە ئەو باخانەیان ئاورێری نەکرده بوو. لە کاتەکانی تردا کاتێک کە مرۆڤ لەسەر نیلەوە بە ناوەڕاستی ئاسۆدا تێپەڕی، گوێی لە دەنگی باڵندەکانی ناو باخەکانی هەردوو لە واتە لای ڕاست و چەپی نیل دەبوو. بەڵام لەو ڕۆژەدا من دەنگی باڵندەکانم نەبیست، وەکو ئەوە بوو کە مەلەکان لەو شارە کۆچیان کردبێ. ئەو باخانەی کە فیرعەون و گەورەکانی میسر بە زەحمەتێکی زۆر دروستیان کردبوو، بەهۆی کۆچکردنی گەورەکان و ڕۆیشتنی خزمەتکارەکان وەکو وێرانەیەک دەهاتە بەرچاو، چونکە کەس نەبوو ئەو دارانە ئاو بدا. لە هەندێک لە باخەکاندا بۆنی لاشەی بۆگان دەهات. لە پاشەوەی کە من پرسیارم لە هۆی ئەو بۆنانە کرد، بۆم دەرکەوت کە چوارپێکان لە تەویلە و سەگەکان لە کولانەکانیاندا لە برسێتی و تیونێتیدا مردوون و لاشەکانیشیان بۆنی کردووە. بەڵام فیرعەون و خانەوادەکەی ئەو لە کۆشکی پاشایەتی نەهاتبوونە دەرەوە، لەوێدا دەژیان و هەندێک لە خزمەتدارە وەفادارەکان و دەربارە بە ساڵە چوەکانیش لەو کۆشکەدا ژیانیان دەبردە سەر. خزمەتکارەکان بەهۆی وەفاداریەوە نەیان دەتوانی فیرعەون بەجێ بهێڵن. دەربارە پیرەکانیش دەیانزانی ئەگەر بۆ شوێنێکی تر بڕۆن هیچ شتێکیان لەدەست نایە. من لە دوای هاتنم بۆ شاری ئاسۆ تێگەیشتم کە فیرعەون و دەربارەکان لە دوو سوڕانەوەی مانگ بەولاوە، واتە 6 ڕۆژ لە بارودۆخی تەبەز بێ ئاگا بوونا، چونکە کاهینەکانی ئامون نەیان دەهێشت کە هیچ هەواڵێ بگاتە دەرباری میسر. لە کۆشکی پاشایەتیدا هەستم بە کەمی ئازوقە کرد. دەربارەکان وەکو خودی فیرعەون بە خواردنی سادە ژیانیان دەبردە سەر. ئامی بە منی وت لەبەر ئەوەی کە تۆ لە فیرعەونەوە نزیکی و ئەو متمانەی پێتا دەزانێت کە درۆ ناکەی، بڕۆ بۆ لای ئەو ڕووداوەی کە ڕووی داوە پێڕابگەێنە. من بە ڕوحێکی پەژارەوە چوومە لای فیرعەون و ئەو کە سەری دانەوان دەبوو سەری بەرز کردەوە. ڕوانیم سۆمای چاوەکانی کەم بووەوە. وتی سینۆها، ئایا لە نێوان هاوڕێکانی من تەنها تۆ گەڕاویتەتەوە یان ئەوانی تریش هاتوونەتەوە؟ من لە تەبەزدا کەسانێکم هەبوو لەگەڵ مندا دۆز بوون، من ئەوانم خۆش دەویست. پێم بڵێ ئەوان چی دەکەن؟ وتم ئەیە خناتون، خواکانی پێشوو بە تایبەتی ئامون کە تۆ ئەوانت سەرنگوم کرد دیسانەوە لە تەبەزدا خوایەتی دەکەن. کاینەکان بتی ئامونیان ڕاست کردوتەوە، وەکو زوو قوربانی بۆ دەکەن. خەڵکی لەوەی کە خواکەی خۆیان دەستکەوتۆتەوە خۆشحاڵن، نەفرەت لە تۆ دەکەن. تۆ بە مەلعون دەزانن، ناوت لە هەموو شوێنێ لەسەر پەرزگاکان و لەسەر بت و نووسراوەکان دەسڕنەوە. دەڵێن تۆ فیرعەونێکی درۆزنی، دەبێ دەست لە پاشایەتی کردن هەڵبگری. فیرعەون کاتێ موتانەی بیست شڵەژاو
دەموچاوی کەمێک سوور هەڵگەڕا وتی سینۆها من لە بارودۆخی تەبەس پرسیارم لێت نەکرد بەڵکو پرسییم هاوڕێکانم چیان لێ هات یارانی من چی دەکەن وتم ئەی ئەخناتون تۆ کارت بە هاوڕێکانتەوە چییە بۆ تۆ چ بایەخێکی هەیە ئەوان زیندوو بن یان مردوو ئەوەی کە لەلایەن تۆ گرنگە ژن و مناڵ و زاواکانتە بەڵام ژنەکەت نەفرتیتی و مناڵەکانت لە تەک خۆتەوەن یەکێک لە زاوەکانت سەمەن خەگەرە لە ڕووباری نیلەوە خەریکی ڕاوەماسیە و زاوەکەی تریشت توت لەگەڵ بوو کەشوشەکەیدا یاری دەکا هەموو ڕۆژێ بوو کەشوشەکانی خۆی مۆمیا دەکا دەیخاتە ناو گۆڕەوە فیرعون وەکۆی کە قسەکەی منی نەبیست بێ وتی هاوڕێکەی من توتمس کە دۆستی تۆش بوو لەکوێیە چی دەکا لەکوێ ئەم هونەرمەندە گەورە کە بە هونەری خۆی بەردی مردووی زیندوو دەکردەوە و تەمەنی نەمری دەبەخشیە بەردەکان وتم ئەخناتون ئەو لەبەر ئەوەی کە بەرامبەر بە تۆ خواکەت وەفادار بوو بەدەستی سەربازانی ڕەشپێس کوژرا ئەوان بە نێزە کونکونیان کرد و لاشەکەی ئەویان فڕێدایە ناو نیلەوە تیمساحەکان کەرکەرتیان کرد ئێستا لەو کارگەیی کە تۆ دەڵێی پیاوێکی تیا بوو گیان و تەمەنی دەبەخشیە بەردەکان لە کاتی شەودا چەقەڵەکان دەلوورێنن ئەخناتون وەکوەی کە باڵندەیەک لە دەموچاوی خۆی دوور بخاتەوە دەستی دەجوڵاند و پاشان ناوی هەندێک لە هاوڕێکانی خۆی هێنا کە لە تەبەزدا بوون لە دوای وتنی هەر ناوێک من دەموت ئەو بۆ تۆ خواکەت کوژرا یان دەموت زیندووە و ئێستا قوربانی بۆ ئامون دەکا نەفرەت لە تۆ دەکا کاتێ فیرعون لە ناوهێنانی هاوڕێکانی خۆی وەستا من وتم ئەی فیرعون بزانە کە سەردەمی خوایەتی ئاتون کۆتایی پێهاتوو ئەویان سەرنگوم کرد دووبارە ئامون لە جیهاندا خوایەتی دەکا فیرعون دەستەلەڕەکانی خۆی جوڵاندەوە و چاوی بڕیە جێگەیەکی دوور بەرامبەر بەخۆی وتی ئاتون خوایە کە هەر هەبووە و هەتایە بێسنوورە خوایەکی بێسنوور ناتوانێ لە دنیایەکی سنوورداردا جێگیر بکرێ بۆیە سیر نییە کە ئەویان سەرنگون کردبێ بەڵام ئێستا کە ئاتون لە ناو چووە هەموو شتێ دەگەڕێتەوە سەردۆخی یەکەم جاری خۆی نەزانی و ترس و ستەم و کینە بەسەر جیهاندا فەرمانڕەوایی دەکا بۆیە وا باشترە کە من بمرم سەردەمی نوێی خوایەتی کردنی ئامون و خواکانی ترس و چەوسانەوە نەبینم خۆزگە من نەدەهاتمە دنیاوە ئەم هەموو ستەمکاری و بەدبەختیم نەبینایە وتم ئەی فیرعون تۆ زانی خوایەکی بێسنوور بۆ ئەم دنیا سنووردارە ناگونجێ هزری بچووکی خەڵکی توانای نییە خوایەکی بێوێنە و نەبینراو بپەرستێ بۆچی ئەم خوایەت هێنا ئەوت بە خەڵکی ناساند بۆچی ئەم هەموو خوێنە ڕژا ئاخر تۆ کە لێرە دانیشتویت مناڵەکەتیان لە پێش چاوتدا نەکوشتووە ئەو ژنەی کە خۆشت دەبێت لەبەر چاوت کونکونیان نەکردووە ناتوانی لەوە بگەی کە خواکەت چۆن خەڵکی بەدبەخت کرد چەندە خەڵکی بێگوناهت بە کوشدا چۆن بووە هۆی ئەوەی کە ژنی دەوڵەمەندەکان کە تا دوێنێ زێڕێکی زۆریان هەبوو چۆن بۆ کەرتەنانێ کە بیدەنە مناڵێکی خۆیان لەشیان دەفرۆشتە ڕەشپێستەکان هێشتا ئەوان هەر بەختەوەر بوون چونکە ئەو قولە ڕەشانە دەستدرێژیان دەکردە سەر ژنەکانی تر بەبێ ئەوەی کەرتەنانێکیشیان بدەنێ ئایا ئەو بەختیاری کە تۆ دەدویست لەمە بەدووە بەگەلی میسری ببەخشی ئەرزشی ئەم هەموو بەدبەختی و کوێرەوەری هەبوو ئەخناتون تۆ جەنگی تەبەست نەبینیوە نازانی کە شاغدارەکان چ تاوانکاریەکیان کرد بەڵام بەر لەوان خاژدارەکان هەمان تاوانیان لە دژی شاغدارەکان کرد بۆ ئەوەی خواکەیان لەناو ببەن من وا بیر دەکەمەوە کە گریمان لە کۆتایی ئەم تاوانکاریەدا ئەو دنیایەی
کە خواکەی تۆی وت بێتەکایەوە ناچوونیەکی نێوان دەوڵەمەند و هەژار و گەورە و بەندە لە ناو دەچوو بەڵام کێ بەرپرسیارەتی خوێنی ئەم هەموو بێتاوانەی کە کوژران و سووتان و کونکون بوون جەستەی زیندویان فڕێدرایە ناودەمی تیمساحەکانەوە بگرێتە ئەستۆی خۆی تو ئەی فێرعەون کاتزانی خوایە نەبینرا و بێسنوورەکەت لەم دنیایەدا جێی نابێتەوە بۆچی بڕیارتدا کە خەڵکی خواکەی تۆ بپەرستن ئەم کارە ساتە ڕوو بدا فێرعەون وتی سینۆها ئەگەر تۆ من ئەوەندە بەستەمکار و مای ئازاری خەڵکی دەزانی لە لای من مەمێنەرەوە لێرە بڕۆ بۆ ئەوەی لەمە زیاتر لە ئازارەکانی من ڕەنج نەبەی لێرە بڕۆ کە چیتر من دەموچاوی تۆ نەبینم چونکە لە بینینی ڕوخساری مرۆ بێزار بوومە بەڵام من لە بری ئەوەی کە بڕۆم لەسەر زەوی لە بەردەم ئەخناتوندا دانیشتم وتم نا ئەی فێرعەون من لەلات ناڕۆم چونکە وابزانم کە هێشتا دەفری چارەنووسی من لێی نەڕژاوە دەبێ لەوەی کە هەیە پڕتر بێ هەروە ڕۆیشتن ئاسان نییە هەمووان دەتوانن بڕۆن بەڵام هەندێک جار مانەوە پێویستی بە پشتقایمیە ئەگەر دەبینی کە من هەندێک قسەم کرد کە لە سەرزەنش دەچوو هۆیەکەی دەگەڕێتەوە بۆ پەژارەی دەرونیم چونکە من لە تەبەزدا مناڵەکەم و ژنە خۆشەویستەکەشم لەدەستدا هەروەها ئامی و هورم هەب بەتەمان بێنە لای تۆ گفتوگۆت لەگەڵدا بکەن هورم هەب لەسەر نیلەوە نەفیڕەکەی لێدا و فەرمانیدا کە زنجیرە مسیەکە بپسڕێنن بۆ ئەوەی کەشتیەکانی ئەو بتوانن بێنە ناو ئاسۆوە وابزانم تا کاتژمێرێکی تر هەردووکیان دەکەن فێرعەون بزەیەکی تاڵی هاتێ وتی ئامی پەیکەری تاوانە و هورم هەب نیشانی شمشێر و نێزەیە ئایا ئاتون ئەوەندە منی بەدبەخت کردووە کە تەنها ئەم دوو کەسە بەرامبەر بە من وەفادار ماونەتەوە و بەرەو من دێن فێرعەون چیتر قسەی نەکرد منی شیچم نەوت هەتا ئامی و هورم هەب هاتنە ژوورەوە و لە گەڕژی ڕوخساریان زانیم کە لەگەڵ یەکتریدا مشت و مەڕیان بووە و بە شەڕە قسەوە هاتوونەتە کۆشکەوە گوێگرانی خۆشەویستە سبەی شەو لە حەڵقەیەکی نوێدا لە کاتژمێر دەدەینەوە خزمەتتان هەر شەو